ئاماژ لە دروستکردنی بەنداو لەسەر ڕووبارەکان گلدانەوەی ئاوە لە ناو دەریاچەکان لەگەڵ بەکارهێنانی لە کاتی پێویستدا، هەروە بەهۆیانەوە زەویە کشتوکاڵەکان ئاو دەدرێن و بۆ بەرهەمێنانی وزەی کارە باش کەڵکیان لێوەردەگیرێن. هەر بۆیە بەنداوەکان ڕۆڵی گەورە لە شەڕەکاندا دەگێڕن و وەک چەکێک کاریگەری لەسەرلایەنی بەرامبەر دروست دەکات. لە ئێستادا ناوچەی فڕاتی ناوەڕاست لە عێراقدا دووچاری قەیرانی کەمی ئاو بۆتەوە و زەویە کشتوکاڵەکانیشی زیانی زۆریان بەرکەوتووە، هۆکارەکەیشی کۆنتڕۆڵکردنی ژمارەیەک بەنداوە لەلایەن چەکدارانی داعشەوە. ناوچەی فڕاتی ناوەڕاست بە پیتترین ناوچەکانی عێراقە و دەکەوێتە خوارشاری بەغدا و هەرێک لە پایرەزگاکانی نەجەف و کەربەلا و بابل و دیوانیە و موسەنا لەخۆ دەگرێت و دانیشتوانێکی چڕشتیایدا دەژین. بەنداوی ڕوومادی لەسەر ڕووباری فرادێکێکە لەو بەنداوانەی کە لەژێر کۆنتڕۆڵی چەکدارانی داعشدایەوە. دوای داخستنی بەنداوەکەش ئاسی ڕووباری فرات بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە و هەردوو شارۆچکەی حەبانیە و خالیدیە بێئاو بوون. ئێستاش مەترسی لەسەر ژیانی دانیشتوانەکانیان دروست بوون و ئەگەری ئەوە هەیە بە ناچاری ڕوو لە شوێنێکی تر بکەن. دەریاچەی حەبانیە و بربەستی ئاوی بەنداوی سەرساریش لەژێر هەڕەشەی کۆنتڕۆڵکردندان لەلایەن چەکدارانی داعشەوە کە سەنگەرەکانیان هێندە لێیانەوە دوور نین. لەلایەکی ترەوە سەرچاوێکی بەرپرس لە بەڕێوەبەرایەتی بەنداوەکانی پارێزگای ئەنبار ڕایگەیاند بەنداوی فەلوجە لەسەر ڕووباری فرات بە تەواوەتی لەژێر کۆنتڕۆڵی داعشدایەوە. بەهۆی کردنەوەی بەنداوەکەش لەلایەن چەکدارەکانیەوە زەویە کشتوکاڵەکان وێران بوون و ناوچەکانی نزیک لە بەنداوەکەش ژێر ئاو کەوتون. بەنداوی فەلوجە دەکەوێتە باشووری شاری فەلوجە و 20 کیلۆمەتر لێوەی دوورە و یەکێکە لە بەنداوە گرنگەکانی عێراق. بەنداوەکە کۆنتڕۆڵی ئەو قەبارە ئاوە دەکات کە لە بەنداوی حەدیسەوە لە خۆرئاوای پارێزگای ئەنبار و بەنداوی وەررارەوە دێت و ناوچەکانی پشتێنی شاری بەغدا و پارێزگەکانی باشووری عێراق سوودی لێ دەبینن. لەلایەکی ترەوە لوئەی یاسری جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای نەجەف داوای کرد بە مەبەستی گفتوگۆکردن لەبارەی قەیرانی ئاوە کۆبوونەوەیەکی بەپەلە لەلایەن پارێزگاکانی فوڕاتی ناوەڕاستەوە ئەنجام بدرێت. یاسری ئاماژەی بەوەش کرد بەهۆی کۆنتڕۆڵکردنی زۆربەی بەنداوەکانی سەر ڕووباری فرات لە ناو خاکی عێراق و بەنداوی تەبقە لە ناو خاکی سووریا لەلایەن چەکدارانی داعشەوە پارێزگاکانی فڕاتی ناوەڕاست دووچاری قەیرانی کەمی ئاو بوون. وتیشی پێویستە حکوومەت ڕێوشێنی بەپەلە بگرێتە بەر تا قەیرانەکە گەورەتر نەبێت. جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای نەجەف داوای لە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقیش کرد لە شەڕی دژ بە داعشدا گرنگی زیاتر بە ئازادکردنی ئەو بەنداوانە بدات کە لە ژێردەستی چەکدارەکانیاندان. داعش هەوڵ دەدات لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی بەنداوەکانی سەر ڕووباری فراتەوە کۆنتڕۆڵی ئاو و کارەبا لە عێراقدا بکات و قەیرانەکانی حکوومەت لەم وەرزی هاوینەدا قوڵتر بکاتەوە. هەروەها داعش دەشوانێت وەک چەکێک بەکاریان بهێنێت و ئەو ناوچانە ژێر ئاو بخات کە لەسەر ڕێڕەوی ئاوی بەنداوەکانن کە ئەوەش جموجۆڵی هێزەکانی سوپای عێراق سز دەکاتەوە. کاروان شێخ موحسین NRT